دەڵێ چی سەبارەت بەوەی کە هەرێمی کوردستانی تر پێویستی بە بەغدا نابێت ئەوەی کە پەیوەستە بە قەیرانی داراییەوە لە هەرێمی کوردستانە بەسم هەنا دەکردی نەوتی هەرێمی کوردستانیش وڵا خۆزگەوە بۆیە کاکشوان خۆزگە پێویستمان نە بە بەغدا هەبوایە نە بە هیچ لایەنێکی دەرەکی خۆزگەمە حکوومەتێکی حەکیممان هەبوایە کە لە چەند ساڵی ڕابردوودا ئەم هەموو پارەی هاتۆتە هەرێمی کوردستان ئێستا شێرخانێکی ئابووری تۆکمەی دروست کردایە نەک کۆمپانیای حیزبەکان خاوەنی 80 میلیارد دۆلار بن و حکوومەتیش مفلیس بێ و پارەی نەبێت و نەتوانێ موچەی فەرمانبەرانەکانی بدات. بۆیە منیش هیوادارم کە پێویستمان بە بەغدان، بەڵام واقعەکە پێمان ئەڵێن نەخێر ئێمە هەرێمی کوردستان فەشەلی هێنان لەوەی کە سەر بەخۆی ئابووری هەبێ، فەشەلی هێنان لەوەی کە نەوتەکەی بفرۆشێ لەبەرەوەی ئێمە ئەگەر تا 4 ساڵی کەش نرخی نەوت بۆ شێوەیە دابەزێ کەواتێ من ناتوانین هیچ پاشەکەوتێک بکەین و ناشتوانین موچەی فەرمانبەران بدەین. بۆیە ئێمە هەرچۆنێک باە ئەگەر لەگەڵ بەغدا بووینایە بەغدا چۆن قەرز بۆ فەرمانبەرانی خۆیەکە لەو قەرزە بەشی ئێمەشی بەرەکەوت و فەرمانبەرانی ئێمەش بێبەش نەبوون لەم قەرزە. بەڵام ئێستا کاتێک کە ئێمە دکتۆر نورەدین خۆی باشە زانێ ئێمە لە بەغدا کە لە پەرلەمانی عێراقی لە کاتی بودجە و دەنگدان لەسەر بودجە مەجبایەمان خستۆتە سەر ئەو شەقامانەی کە سیاری گەورەی بەسەردا دەڕوات لە کەربەلا بێت لە ئەنبار بێت لە هەر شوێنێکی کە بێت بۆ ئەوەی کە پارە بگەڕێتەوە بۆ خەزەنی دەوڵەتی عێراقی. هەرێمی کوردستان چی کردووە بۆ ئەوەی بتوانێت ئابوووریەکەی خۆی باش بکات لەم وەختە بێت دەرامەتیە لەم کاتەیە کە بارودۆخی ئابووری بەو شێوەیە هیچ هەنگاوێکی جدیمان نەبینیەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان کەوا بکات ئابوووریەکەی خۆی باش بکات. بۆیە بەداخەوە بە تەنها یەک کەس ناتوانێت ئیدارەی هەرێمی کوردستان بدا بە ئەقلی یەک کەس طبعا ئەگەینە ئەم قۆناغی کە ئەمڕۆ ئێمە تێکەوتوین. بۆیە باشترین چارەسەر ئەوەیە کە بگەڕێنەوە لایەنەکانی دیکاب ڕاوبۆچوونیان وەربگرن بۆی بە هەموو لایەک بتوانین لەم کێشانی ئێستا ڕزگارمان بێت و چارەسەری بکەیت. بەڵێ سەروەخان هەرچەند دەستکردی ڕۆژنامەی سەرۆکی حکوومەتی هەرێم ئاماژەی بەو نەدابوو، بەڵام لێرە و لێوێ باس لەوە دەکرێت کە سبەی نیشاندەکەی حکوومەتی هەرێم ڕەنگە لەگەڵ باڵێزی ئەمریکا لە بەغدا کۆ ببێتەوە. ڕۆڵی ئەمریکا چییە لە نوێترین پێشاتەکانی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا لە ئێستادا ئەگەر ئێوە ئاگادار بن؟ بەڕاستی هەموو جارێک باس لەوە کراوە کە ئەوان پێیان باشە ینی دانوستانەکان بەردەوام بن، ئەوان پێیان باشە کە لەگەڵ بەغدا ڕێککەوتنێک بکرێت. من پێم وایە ئەمریکیەکان جارێک دوو جار ئامۆژگاری چ بەغدا چ هەرێمی کوردستان نەکات، دوای ئەوە پێی گرنگ نییە بارودۆخەکە چی لێبێت. ئامۆژگاریەکانی خۆیان بۆ ئەوەیە کە کێشەکان بە گفتوگۆ چارەسەر بکرێت، بەڵام تا ئێستا بەداخەوە ئێمە ئەبوایە پێش ئەوەی کە بودجەی عێراقی لە پەرلەمان تێپەڕێنرێت ئەبوایە وەفدی هەرێمی کوردستان باتە بەغدا و خەمخۆری هەرێمی کوردستان بووە، نەک ئێستا نازانم بۆچی بیری کەوتۆتەوە سەردانی بەغا بکات. بۆ مەسەلەی ئەگەر مووسڵیش بێ من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم پێم وایە پێشمەرگەی ئێمە بە کوش نەدرێت لە پێناوی ڕزگارکردنی شاری مووسڵ. ئوسامە نجێفی و ئەوانەی کە بوونەتە هۆکاری ئەوەی مووسڵ بەو شێوەیە بڕوە بە ئەوان خۆیان بچن مووسڵ ڕزگار بکەن. ئێمە ئەو شوێنانەی کە کوردنشینن تەنها تا ئەوێ پێشمەرگا و هێزەکانی پێشمەرگا ڕۆڵیان هەبێت، دوای ئەوە ئێمە هیچ پێویست ناکات ڕۆڵی خۆمان بە کوشت بین لە پێناوی خەڵکی دیکە. بەڵێ کاک ئەردەڵان زۆر